نزیک دەبێتەوە لە 30 ساڵی تەمەنی، بەڵام هێشتا ساوایە و توانای ئیدارەدانی خۆی نییە. ساڵ لە دوای ساڵ ئومێدەکانی شەقام و هەوڵاتیان بەبادەدات، نەموچە خۆ چاری دەوێت و نەکاسبکاریش. کارێکی کردووە ڕۆژانە هەزاران کەس ئاواتی نەمانی دەخوازن. ئەوە حکومەتی هەرێمە، حکومەتێک ساڵ لە دوای ساڵ دۆخی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لە سایی کاربەدەستانی باڵاوە خراپتر دەبێت و ئێستا جارێکی دیکە تاکە چارەسەر بۆتەوە بەگەڕانەوە بۆ بەغدا و ملدان بە داواکاریەکانی. بەغدایەک کە خۆی نوقمی دەیان کێشەی تایەفی و مەسەبی و ئابووریە، هێشتا بە باشتر دەزاندرێت بۆ مەسەلەی موچە و ژیانی هاوڵاتیانی عێراق، بەڵام بەناچاری دەبێت هەرێم خۆی ڕادەستی بکاتەوە و بچێتەوە ژێرباری مەرجەکانیەوە. خۆیەکەی لەوەیدایە کە بە هەستێکی بەرپرسیاریانەوە ئەم وڵاتیان بەڕێوە نەبردووە و پلانیان نەبووە بۆ هیچ حالەتێک کە دروست دەبێ. بۆیە ئێمە ئێستا لە قۆناغێکی زۆر خراپی حکومڕانیدا دەژین و بەرامبەر بەغداش لە قۆناغێکی زۆر لاواز داین. هۆکارەکەی ئەوەیە کە لە هەرێمی کوردستان لە ڕوانگەی ئابووریەوە ئێمە هیچ کاتێک حسابمان بۆ بارودۆخێکی لەو جۆرە نەکردووە و پشتمان بە نەوت بەستووە، نەوتیش بە دنیایەک ناشەفافی و گەندەڵیەوە. پشتمان بە بەغدایە بەستۆ و لە بەرامبەری ڕیفراندۆممان کردو، بەرامبەریان بێمنەت بوون و دوایە بە چاوشوەڕی چوینەتەوە بەردەرگایان. هۆیەکەی لەوەدایە بەرپرسان لەم وڵاتەدا زیاتر هێندەی بەخەم حزب و بنەماڵە و دەسەڵاتی خۆیانەوە بوون، هێندە بەخەم مؤسسات و دامەزراوەکانی حکومەتەوە نەبوون. ئەمە حالەتێکی دروست کردووە کە حکومەت لە هەرێمی کوردستان ئێستا نەخاوەنی مؤسساتە و نەخاوەنی پلانە و نەخاوەنی نەخشەیە و نەخاوەنی ئابووریە، چجای ئابووری سەربەخۆ. تواتە لەگەڵ عێراقا ڕێ نەکەویت، چاکسازی لە داهات و خەرجیان نەکەی، قەیدانێ دروسە بێ لە هەرێما چاوەڕوان نەکراوە. ئەمە قسەی بەرپرسێکی حیزبی بەشدار لە حکومەتە کەدان بە شکستی حکومەتی هەرێم و گەڕانەوە بۆ بەغدا دەدات و خەڵکی لە ڕوودانی کارەساتێکی گەورە ئاگادار دەکاتەوە. ئاشکرایە ئەوەی دۆخی کوردستانی بەم ڕۆژەگەیان نەبوونی ئیدارەدانێکی دروست و بەرپرسی نادروست بووە. لە جێگەی پلان هەمیشە لە هەوڵی پیلانگێڕاندا بوون بۆ پڕکردنی کاسە و قاسەی ماڵیان و بە قسەی گەورە و بریقەدار 30 ساڵە میلەت دەستخەڕۆ بووە بەدەستیانەوە. لە ماوەی تەمەنی حکومڕانی هەرێمیشدا هێندەی ئێستا دۆخی سیاسی و ئابووری خراپ نەبووە. شەکانی هەرێمی کوردستان لە شوێنێکەوە دەستی پێکردووە و ئێستا سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و ئەو ستافێکی ئێستا لە هەرێمی کوردستانە لە شوێنێکی کەوە خەریکی عیلاجکردنی مەوزوعەکە. بە بڕای من لە هەرێمی کوردستانە کێشەکە لە مەسەلەی نەوت و مەسەلەی دەواازە سنووریەکانەوە لە مەسەلەی مەهاشی بندیوار و دەستپێکە و لەگەڵ ئەو باجانی کە حکومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە کۆی ئەکاتەوە، یعنی و پاشان مەسەلەی دیاردەی گەندەڵی. ئەمانە خاڵەسەرەکی و ئەساسیەکانی ئەو کێشە سەرچێن کە ئێستاکە کەمەری هەرێمی کوردستان نیشکاندەوە. کێشەی گەورەی لەگەڵ بەغدا هەیە، ئێستاش تاوکو ئێستاکەشی جۆری التیزامێکی لەگەڵ بەغدا هەیە، نێو جارێکی کە ئەچێتەوە دەرگای بەغا و لەکاتێکا بەرغا خۆی کۆمەڵێک کێشەی گەورەی هەیە. کێشەکانی لەوانەیە لە هەرێمی کوردستان زۆر قەبەتر و گەورەتر و ئاڵۆزتر بن. لەبەرەوە بۆ بڕای من بەم سیغەی ئێستاکە، بەم ئاڕاستی ئێستاکە و بەم دەستپێکەی ئێستاکە حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت کێشانی کە لە هەرێمی کوردستان هەیە چارەسەری بکات. لە هەر شوێنە دەست پێ بکات، شوێنی دەستپێکردنی چارەسەرکردنی کێشەکان نییە. ئاماژەیەکی ڕوون نییە بۆ ئایندەی هەرێمی کوردستان. دۆخی دارایی خەڵکی بەهۆی نەبوونی موچە و کار و کاسبیەوە ڕۆ و تەقینەوە هەنگاو دەنێت. وەکو بەشێک لە خۆپشاندەرانی ئێستای شەقام دەڵێن، شۆڕشی برسێتی بەڕێوەیە. ئەگەر حکومەتی هەرێم هەر ئاوا بینەری ڕووداوەکان بێت و دەستەوستان دابنیشێت، هەر بەو ئاگرە دەسووتێت کە لە ناخی زۆرینەی خەڵکیدا بڵێسەی سندووە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.